دوا ئەوەی کە من هەنەما ینی ئەو کۆمەڵەیە وردەوردە بەرەو نەمانتو ینی منە ئەو بینایە چەندین جار ڕەنگە پرۆژە درابی تا حکوومەت ڕەنگە بۆ دروستکردنی بینایە لە ئەوەیە دووبارە ینی بژانەوەی دروستکەینەوە لەسەر کۆمەڵە بەڵام حکوومەت ئاوڕی لێ نەدایتەوە بەجددی ینی بە شتێکی کەم تەرخەمی داناوە ئێستاش وردەوردە بەرەو نەمانچوو وردەوردە خۆت ئانا بینن ینی بەڕاستی جێگەی داخە کۆمەڵەیەک بی بینایەک شوێنێک بی کە ئەوەندە گرنگ بی لە پێشتر ئێستا بەرەو کۆتایی دەستن کاری سیاسیشی لە پاڵداکرا سیاسی وەکو لاەنە حیزبیەکەینە لاەنە هونەریەکە نمونە تۆمارکردنی سرود بووە لەسەر کوردایەتی ڕەنگە لەسەر هەر چوار پارچەی کوردستانیش کاری کرد ینی ئەوە نییە بڵێن لەسەر باشوور بی بڵێن گروپی باکوور هاتیە گروپی ڕۆژهەڵات هاتیە ڕۆژ ئاوا هاتیە نمونە ئێستا نمونە بڵێن هونەرمەندی بەڕێز نەزمەدینی غوڵامی لێرە یەکێک لە سرودەکان تۆمارکرا ئێستا لە ئەرشیفی هونەریە هونەرمەند ناسری ڕەزازی هەروە بەڕاستی کۆمەڵی هونەروێژەی کوردی جگەلەوەی کە کاری بیم بەگشتی بووە ینی شانە و شێوەکاری مۆزیک ئێستا بڵێنەوە کوتیپی پاشای گەوراوە گروپی پاشای گەورێ بڵێنەوە بەڵام جگەلەوەش ینی کاری شانۆ چەندین شانۆگەری ئەنجام داوە لێرە کە دەوڵەتی باڵای هەبوو و خەڵکێکی زۆری ژێسەر ئاسی برین ئەو دەبەرەی بەشداری تێکردەوە ینی تا هۆڵ شوێن نەبووەی دابیشێەوە نمونەیەک ئەو شانۆیانەی کە ئەنجام دراونەوە مامۆستا کامەران حاجی ئەلیاسە کە ئێستا مامۆستای پەیمانگای هونەر جوانەکانە لە هەولێر ئەوەش هەر لێرەش هەر بەشدارە مامۆستا زراج بخۆی بەشدارە جگە لە ئەوانە کە شانۆشن ئەمە ینی پیشانگای هونەریش نەکردنەوە ئەوە یەکێکە لە تابلۆکان ینی ڕەنگە زۆربەی تابلۆکە ئەوەندە نییە لە ناوچوونە ئەگەنە ئەوەشی هونەرمەندی دەسڕەنجین کاکتەی محتەسیمە کە بە دەست و پەنجەکانی خۆی بە قەلەمجاو دروستی کردووەوە. ئەتوانم بڵێم هونەر لە شاری ڕەواندز ئەتوانم بڵێم لە ڕابردوودا بەروپێشتوونێکی زیاتری بەخۆبینی بوو نەوەک ئێستانێکە چونکە ئەو کات کۆمەڵە هونەروێژەی کوردی هەبوو و فعال و چالاک بوو بەڵام ئێستانێکە ئەو کۆمەڵەیە بەرەو لە ناوچوون و بەرەو ڕوخان بوون چووە بینایەکە توان سەیری بکەن کە ینی شوێنی ئەوە نییە کە دوو قوتابی یان دوو فێرخواز بچی لێوەن دەرە فێرە دوو تۆنی مۆسیقاوی بەڵام لە هەمان کاتدا پەیمانگە هونەر جوانەکان هەیە پەیمانگە هونەر جوانەکانی ڕوانزیش ینی بەروپێشتوونی زۆر باشی بەخۆبینیوە لە ڕووی پێگەیاندنی قوتابیان من یەکێک بووم لەو قوتابیانێک کە لەو پەیمانگایە تەخەڕوجم کردو ئێستاش مامۆستام خۆشبەختانە لێرانە بەڵام ئەتوانم بڵێم کۆمەڵی هونەروێژەی کوردی و پەیمانگە هونەر جوانەکان لە ئاستی یەک بوون بەڵام ئێستانەکە کە کۆمەڵی هونەروێژەی نەما بینایەکە بەرەو لە ناوچوون چووە و فێرخواز ناتوانێت بێ لێوەن دەرێ فێری دوو تۆنی مۆسیقای بێت و فێرە ئەو وانانەی ئەلفوبێ مۆسیقا بێت کاریگەریش زۆری کردوتە سەر پەیمانگە هونەر جوانەکانیش و هونەر بەگشتی لە شاری ڕەواندز چونکە ئەوێ مەڵبەندێکی تایبەت بوو لە بۆ فێرخوازان مەڵبەندێکی تایبەت بوو بۆ ئەوەی کە فێرخواز بتوانێت بوتەکامل بێ بەرلەوەی بێت بۆ پەیمانگە و تمۆعی زیاتر هەبێت بۆ ئەوەی لە پەیمانگە خوێندن تەواو بکات و ینی ببێتە کەسێکی ئەکادمی بەڵام ئێستانێکە لە شاری ڕەواندز هەستەکەم هونەر بەرەو لە ناوچوونەچێ ئەگەر لایەنی پەیوەندیدار چاوێک بەم بابەتە نەخشێنەوە بەڕاستی هونەر زۆر بەرەو کاڵبوونەوە چووە لە شاری ڕەواندز پێویستە ئەم بابەتە بەرچاو بخرێتەوە دووبارە و زیاتر هاوکاری و هاولایانی هونەرمەندان و ئەو فێرخوازانە بن کە لە شاری ڕەواندزن ئەتوانم بڵێم مەسەلەن لە شاری ڕەواندز ئەگەر باسی شاری ڕەواندز بکەین حتمما ینی هونەرەکەی شاری ڕەواندزش بیل مقابلی شارەکە دەستکەوتی هەبووە و شۆڕشێکی زۆر گرنگی هونەری بووە لە ئەتوانم بڵێم لە هەموو کوردستان و هەموو کوردستان شانازی بەوەکە و هەمویان ئاگداری و بابەتەن کە شاری ڕەواندز یەکێک بوو لەو شارانەی کە هەر لە دێر زەمانەوە مۆسیقا و فەرهەنگ و کەلتور و ئەدەبیاتی جیاوازی هەبوو لە هەموو شارەکانی دیکە.